لە دەرگای زۆربەی ماڵانی گەڕک دەدەن و سەرقاڵی بەخشینێکی جیاوازن. ساڵ ڕۆژی لەدایکبوونی مەبەستە و لەگەڵ سێ لە هاوڕێکانیدا جیاواز لە زۆرینەی خەڵکی یادی لەدایکبوونەکەی دەکەنەوە. بۆ هەر ماڵێک دوو یا سێ کتێب بێ بەرامبەر دەبەخشن و ئامانجان نەخوێندنەوە بکەن بە کللتوری خێزانەکان. ئەگەرچی بەخشینی کتێب بەلای هاوڵاتیانەوە کارێکی نامۆ بوو، بەڵام بە گرنگیەوە لێیان دەڕوانی. جەستە پێویستی بە خواردنە، بەڵام مێشکیش پێویستی بە خوێندنەوەیە و هیوادارم ئەمە تەنها لەم کاتیان نەبێ بڵین تەنها فەراغمانەیە بۆیە دەخوێنینەوە، بەڵکو ئەمە ببێتە کللتور لە نێوانماندا. ئەگەر کاتەکەمان 24 سەعات بێ 2 سەعاتیشی بۆ خوێندنەوە دابنین. بە ئامانجی تەشەنە نەسەندنی ڤایرۆسی کۆرۆنا لە نێو هاوڵاتیان نزیک مانگێکە جگە لە داخستنی بازار و شۆنە گشتیەکان قەدەغەی هاتوچۆ لە شار و شارۆچکانی هەرێم خراوەتە بواری جێبەجێکردنەوە و بۆ هۆیەوە زۆربەی هاوڵاتیان بە مەبەستی خۆپارێزی لە ماڵەکانیان ماونەتەوە. ئەم گەنجانیش دەیانەوێت هاوڵاتیان سوود لە کاتەکانیان ببینن بە خوێندنەوەی کتێب و سەدان کتێبی ئەمە چەشنی بوارە جاجەکانیان بەسەردا دابەش دەکەن. کتێبی تەندروستی تایە، کتێبی وەرزشی تایە، کتێبی مناڵان تایە، بەڵام ئێمە لەگەڵ ئەوەی شاڕەچاوی ئەومان کردووە، یعنی هەر ماڵێک مناڵی هەبێ کتێبی مناڵامەدا پێ و کەسێک کە حەزی بە وەرزشمان داوە پێی، یعنی بە گوێرەی ماڵەکان کتێبەکانمان تەوزیع کردەوە. بەڵام ئێمە دەڵێن بەخشین، کە بەخشین هەموو کات پێویستە، بە تایبەتی لەم کاتەیە مادی پێویستە، بڵین خواردن پێویستە، بەڵام ئێمەش لەگەڵ ئەوەیشا دەزانین کتێب هێورکەرەوەی بۆ مێشک. خاوەنی بیرۆکەکە لە 2 ساڵی ڕابردووشدا هەر بە بەخشینی کتێبیادی لە دایکبوونی خۆی کردوتەوە و وەک خۆی دەڵێت دەیەوێت گۆڕانکاری لە کللتوری ئاهەنگگەڕانی یادی لە دایکبوونەکاندا بکات و ساڵانی داهاتووش برێوی زیاتر بە بیرۆکەکەی بدات. ئەمە ببینە دەرفەتێک ئەم کەرنتینەیە بکەین دەرفەتێک بۆ ئەوی کە خۆمان پێ بگەینی، خۆمان ئاستی زانیاری و معلوماتمان زیاتر بکەین. ئامانجی لەوە ئەمە بووە کە تاک لە ماڵەوە بێزار نەبێت لەوەی کە خۆی بە بابەتێکی نابێستۆیان بە سوۆسیال میدیاوان بە کارێکی تر خۆی سەرقاڵکە سوودێکی بۆ خۆی نەگرێت. هەم لە مۆزقی کە لە ماڵەوەداین بە ئەم بکەین دەرفەتێک بۆ سودوەرگردنمان لەم کاتە. داخستنی بازار و بێکاربوونی خاوەن پیشە جۆر بە جۆرەکان ئەگەرچی بە مەبەستی سەلامەتی گشتیە، بەڵام وەک بەشێک لە هاوڵاتیان دەڵێن حکومەت هیچ کاراسانێکی بۆ هاوڵاتیان نەکردووە تا لە ماڵ بمێننەوە و بەوەش جگە لە خراپبوونی دۆخی داراییان هاوکات کاری کردوتە سەر لایەنی دەرونیان و نازانن چۆن کاتەکانیان بەسەر بەرن. ڕزگار جەباریان ئارتی چەمسەماڵ.